خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ ڕۆژی ئاڵا بوو. کوردستانیان لە هەموو شوێنێک تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش پیرۆزبایی خۆیان و ئینتیمای نیشتیمانی خۆیان بە ڕێزگرتن لە ئاڵای پیرۆزی کوردستان دەردەبڕی. ئاڵا ئەگەر بۆ هەر میلەتێک تەنها ڕەمزێک و پیرۆزیەک بێت بۆ ئێمە مانایەکی گەورەی هەیە وەکو میلەتێکی بێدەوڵەت، میلەتێکی کە وێڕای ئەوەی کە نزیک بە 6 ملیۆن کەسین لە هەموو جیهاندا، بەڵام دەوڵەتێکمانە. بۆیە ئەو ئاڵایە خوێنی هەزاران هەزار شەهیدی لە پێناوڕژاوە و هەزاران کەس لە پێناویدا خۆی کردوتە قوربانی. بۆیە ئەمڕۆژ بە ڕێزەوە باس لە ڕۆژی ئاڵاکرێ. ئێمەش باس لەوە دەکەین کە ئایا ئینتیمای نیشتیمانی لەکوێی یادکردنەوەکەدایە؟ ئاڵا بۆچی بۆ ئێمە گرینگە؟ لەگەڵ میوانەکانم دکتۆر چرۆ شەهاب، مامۆستای زانکۆ. دکتۆر بەخێر بێی، لەکانی شت ماشەڵڵا. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات. سپاس دەکەم. هەروەها دکتۆر شێرزا حەسەن، نووسەر و ڕۆژنامەنووس لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. دکتۆر سپاسی جەنابیش دەکەم. ئەوە چێ دکتۆر جلی کوردی لەبەر نییە دکتۆر شێرزا؟ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات. سپاس دەکەم. سپاس بۆ جەنابێت. دکتۆر چرۆ بەخێر بێی. زۆر زۆر سپاس. بەخێراتنی میوانەکەی چەمچەماڵیشمانەکەم. هیوادارم چەمچەماڵیش وەزعی ئاسایی بوو بێت و ئاوادان بوو بێتەوە بە سەرۆکاتی جەنابی کاقوبات کە تیمێکی زۆر بەهێزی لە چەمچەماڵەدانا بەڕاستی کاریگەری گەورەی هەبوو لەسەر باشکردنی بارودۆخەکە لە چەمچەماڵ. دەستخۆش بێ. چی تێ بۆ ڕۆژی ئاڵا؟ ڕۆژی ئاڵا بەرزە، ڕۆژێکی پیرۆزە، ڕۆژی بوژانەوەیە، ڕۆژی ڕێز لێکردن و بە پیرۆزکردنی زیاتری ئاڵایە. چونکە بەڕاستی جیل بە دوای جیل زۆر جار هەست ئەەکەین هەستە نەتاوایەتەکان تۆزێ کەمتر ئەبێتەوە. من لێت ناشارمەوە. ئەمڕۆ متابعێکی زۆر زۆر باشی سۆشیال میدیا و مێدیا و ئەوانم کرد کە بەڕاستی ئەمڕۆ هەستم کرد، یعنی هەستێکی نەتەوایەتی زۆر بەهێز لە ناو گەنجەکان هەیە، لە ناو مناڵەکان هەیە، لە ناو کاسبکار و ناو بازار، ناو زانکۆ. ئەو ئەڵێن ئەو نەوەی تازە هاتۆتە پێشەوە، ئەحساسی هەستێکیان هەبوو بۆ دەربڕین بۆ ناو زانکۆ. ئەمڕۆ لە 3 کۆلێج بەجیا ڕۆژی ئاڵا بەرز ڕاگیرا بە سەرۆکاتی سەرۆکی زانکۆ کە خۆی پشتیوانی هەموو ئەو چالاکیانەیە، بە تایبەتی چالاکیە زانستی و نەتەوەییەکان زۆر زۆر گرنگە لە لای خۆی بەشدار بوو لە هەر سێ بۆنەکەیە. بۆنەکانمان وا ڕێخستە بوو بۆی بتوانێت بەشداری لە هەر سێ بۆنەکە بکە، هیچی بەجێ نەهێڵێ. لەبەرەوەی ڕۆژێکی زۆر زۆر گرنگە بۆ کورد، بۆ کوردستان، بۆ چوارپارچەی کوردستان، نەک هەر باشووری کوردستان. لەبەر ئەوە هەست بە ئینتیمایەکی زۆر ئەەکەی ئەو هەموو گەنجە. ئەجا ئێمە کە ئەڵین ڕۆژی ئاڵا، کە باز لە ڕۆژی ئاڵا ئەەکەی ڕۆژی جلی کوردی، یعنی ئەو ئیحساسە نەتەوەیەتیە کە لە ناو گەنجە ئەیبینی، ئەو هەر بە ئاڵاکەەوە نەوەستاوە. جلی کوردیشی چەسبانەوە لەگەڵ ئاڵاکەیە پێکەوە، یعنی هاوتەری بەیەکەوە ئەڕۆن. ئەمڕۆ چالاکەکان زۆر زۆر جوان بوو لە زانکۆ، نمایشی زۆر لە گەنجانە بینی. خۆشەویستی، دڵخۆشی، هەمویان ئاڵایان بەدەستەوە بوو. بۆ من گرنگە، بۆ تۆش گرنگە، بۆ سیاسیەکانیشمان گرنگە کە هەستی نەتەوایەتی لە لای نەوەکانی ئێستا و نەوەکانی داهاتوو بە بەردەوامی ئەم بەرز و پیرۆزڕاگرتنە هەبێت. چونکە بوونی ئاڵا بوونی نەتەوەیە، بوونی وڵاتە، بوونی خۆشەویستیە، بوونی پێکەوە ژیانە. ئێستا ئێمە ئاڵای کوردستان، هەر چوارپارچەی کوردستان پشتی بە ئاڵای کوردستان بەستووە. بۆیە بۆ ئێمە زۆر زۆر گرنگە کوردایەتی بەکارهێنەتی گەورەیە، تەنانەت لە دیاسپۆرا و لە دەرەوە زۆر زۆر گرنگی پێ ئەدرێ. و هەندێک مەحافلی دەولیش زۆر جار ئێمە ئاڵای کوردستان ئەبینین، دڵمان پێی خۆشە بێ، کە دڵمان پێی خۆشە بێ. ئەمەش بێگومان کە ئێمە لە مەحافلی دەولی یا لە هەندێک وڵاتانی دەرەوە کە ئاڵای کوردستان ئەبینین، فەزڵەکەی ئەگەڕێتەوە بۆ کێ؟ ئەگەڕێتەوە بۆ جەنابی مام جەلال کە ساڵی 2005 لە دەستوری عێراقی
ئاڵای کوردستانیان چەسپان لە دەستوری عێراقیە ئەو وڵاتانەی کە ئاڵای کوردستان داعنێن لە کاتێکا شاندێکی کوردی یان ئیشێکی کوردی هەیە لە وڵاتانەیە لە لای خۆیان دایئەنێن پشتبەستنە بە دەستوری عێراقی بۆیە بۆ ئێمە بەڕاستی گرنگە حەقا یعنی ڕۆڵی مام جلال لەوەیە لە بیر نەکەین کە ئەو زۆر دووربینتر کاری سیاسەتی نێودەوڵەتی ئەکرد. زۆر باشە دکتۆر شێرزاد سڵاو لێبێ ئەم ساڵ وێ ڕای کارەساتە دڵتەزێن و خەمناکەکەی چەمچەماڵ بەڵام چەمچەماڵ بۆ بە ڕەمزێکی وەها جوان کە هەموو کوردی بێکەوە کۆ کردەوە لە خزمەتکردن و بەهاناوەچوونی خەڵکی لێ قەوماوی چەمچەماڵ و هەستت بە ئینتیمایەکی نیشتیمانی کوردانە ئەکرد و ڕۆژی ئاڵاش هاتە ناو ئەو کارەساتە ئەتەوێت لەو میکسەدا چی بڵێ یە لەو جۆینگ بوونەدا چی بڵێ؟ لێرەوە لە شاشە جوانەکەی کورساتەوە سەری ڕێز و نەوازش بۆ ئەو سێ شەیدەی چەمچەماڵ و کوردستان کاکە شەید ئاکۆ و هەردوو شەیدی یەکێکیان خاوەن پێداویستی تایبەت و ئەوی دریان پیاوێکی بەتەمەن بوو. من لێرەوە یەک پەیامێک هەبوو حەزم کرد بۆ هەموو بیر و باوەڕ جوانەکان وێ ڕای سوپاسم بۆ هەموو شار و شارۆچکە و کۆمپانیەکان لە زاخۆ تا کفری لە ڕۆژهەڵاتی کوردستان تا باشوور و باکوور لە ئەوروپای خۆشەویست ئەو کوردانی کە لە تاراوگەن هاوخەمیەک و هاوسۆزیەکم بینی کە ئیحساسێکی لامان دروست کرد کە ئێمە یەک نەتەوەین و یەک خەممان هەیە و یەک هاوسۆزیمان هەیە. لێرەوە ئەو پەیامەی چەمچەماڵ ئەو قسەی ئیمامی عەلیمان بیرەخاتەوە کە ئەڵێ ئەگەر یەکێک لە پەنجەکان ئازاری پێ بگا هەموو جەستەکە ئازاری پێگات واتە چەمچەماڵ لێرە ئەوەندەی ڕەحمی خوا بۆ ئەو بارانە و ئەو لافاوە کە یەکخستنی بۆ هەموو بیر و باوەڕە جیاوازەکان لەم پەڕی چەپ تا ئەو پەڕی ڕاست لەم پەڕی بیر و باوەڕەکان تا ئەو پەڕی بیر و باوەڕەکان هەمویان یەخست. لێرە ئێمە یەکێتیمان و یەکبوونمان بۆ هاوخەمیمان واتا یەکمانە خات چۆن ڕەنگە جوانەکانمان لە ئاڵایەکە کۆ کردوێتەوە. من پێم خۆشە ئەو هاوسۆزیە وەکو دکتۆرە باسی کرد لە نێو گەنجان و لە نێو زانکۆ کە داینەمۆی گۆڕانکاریەکانن لە نێو کۆمەڵگایە ئەمڕۆ لە سێ کۆلێژ و بگرە لە چەندین زانکۆی کوردستان ئاهەنگ جێڕاوە. بەداخەوە چەمچەماڵ بەهۆی ئەو کارەساتەوە نەتوانرا لە قوتابخانە و لە زانکۆکانە چونکە ئێمە لە حاڵەتێکی نائاسایی و لە حاڵەتێکی نالەباردا بووین. بەڵام دڵخۆشین کە ئەمڕۆ بینیمان لە ڕۆژی ئاڵایە لە شار و شارۆچکەکان لە هەڵەبجەی پایتەختی ئارامی و ئاشتیەوە لە هەولێری هۆلاکۆبەزێن لە دووهۆک و زاخۆ لە ئاکرێ لە کەلار لە دەربەندی خان لە قەرەداغ لە سەربیلی زەها و ڕۆژهەڵاتی کوردستان ئەمڕۆ پەیوەندیان بە کۆمیسیۆنی بژانەوەی چەمچەماڵەوە کرد. ئەمڕۆ هاوخەمیان دەرەبڕی ڕێکخراوە ناحکومیەکان زانکۆکان بە زانکۆی حکومی و ناحکومیەوە هاوخەم و هاوسۆزیان دەرەبڕی بۆ چەمچەماڵ. چەمچەماڵ وەکو هەڵەبجە وەکو هەر شارێکی تری کوردستان بوو بە ڕەمزی یەکبوون و یەکدەستی کورد. لێرەوە لە ڕۆژی ئاڵایە من حەزەکەم کاکەزانە لە شاشە جوانەکەی کورساتەوە ئەوە بڵێم مێژووی ئاڵای کوردستان مێژوویکی دێرینیەیە لە مادەکانەوە کە یەکەم جۆری ئاڵایان دروست کردووە کە دواتریش ئەم ئاڵایە لە ڕەنگی زەرد و ڕەش و سوور پێکاتووە و دواتریش لە ئەیوبیەکان کە توانیویانە لە ئامەد و هەروە لە قامیشلو لە هەموو ئەو شارانەی تر تاوەکو گەیشتەتە یەمەن یەک ئاڵای یەکگرتووی کوردیان هەبێ کە ئەو کات ئەیوبیەکان یەکێک بوون لەو میرنیشانە ئیسلامیانەی کە سەرۆک و دەسەڵاتدارەکەی سڵاحەدینی ئەیوبی کوردی بووە و دواتریش ئەوەی کە لە سەدەی نوێیە بێت ئێمە ئاڵای مانجی کە شێمەحمووی نەمر لە باشووری کوردستان و پایتەختەکەی لە مەملەکەتی بابان لە شاری سلێمانی بووە جۆرێکی تر لە ئاڵای مانجی دانەوە کە سەطحی ئاڵاکەیان ڕووپێوی ئاڵاکە سەوز بووە و لە نێو ئاڵاکەدا بازنەیەکی سوور و بە مانجێکی سپی نەخش کراوە. دواتر ئەو ئاڵایی کە لە ساڵی 1945 لە حەڤدەی 12 من بۆیە ئەمڕۆ حەزم کردەوە یادتان بخەمەوە ئەم ڕۆژەی کە پەرلەمانی کوردستان لە ساڵی 1999 لە پەپەی بڕیاری مادەی 14
توانیتی ئەو ئاڵایە بگەڕێتەوە بۆ کۆماری مەهاباد و کۆماری مەهاباد 35 ڕۆژ پێش ئیعلانکردن و ڕاگەیاندنی کۆمارەکە لەسەر شانی شەهید کەریمی نازمی لە گۆڕەپانی چوارچرا ئەو ئاڵایە بەسەر شانی ئەو لە شارەوانی مەهاباد ئەو ئاڵایە بۆ یەکەمین جار بەرز دەکرێتەوە. ئەو ئاڵایە لەلایەن خۆشبەختانە لەلایەن خاتونێکەوە بە ناوی فاتمە نەخش کراوە. ئەمە دڵخۆشی ئێمە ئەدات کە کچان یان ژنان ڕۆڵی سەرەکییان هەیە لە دیاریکردنی ئەو ڕەمزەی کوردوە کە ئاڵای کوردستانە و بۆ یەکەمین جاریش بەدەستی کچانی ئێمە نەخش کراوە. دواتریش لە ساڵی 99 کە ئەو بڕیاری ژمارە 14 پێدەرەچێت لە 2014 بە بڕیاری مادەی 48 کە بڕیاری 48 ئاڵای کوردستان و ڕۆژی ئاڵای کوردستان بۆ کوردستان کرا بەو ڕۆژە کە هەمومان ساڵانە یادیەکەینەوە. بەڵێ دکتۆر ئەگەڕێمە وڵات ئێمە کێشەی نەخشەشمان هەیە. مامۆستا مستەفای سەیدمینە چوارنینکی زۆر جوانی هەڵێ نەخشەیەکم لە پشت سەرم هەڵواسیوە هەتا ئێستا هیچ ئەتلەسێک نەیناسیوە. گوێم لێ نییە چێ دەیناسێ و چێش هەر چاوی پێ هەڵنایە. تابلۆیەکی بەهاریە و لە چوارچێوەی دڵمدایە. ئەو ینی ئەو بۆ شێوە ئەحساسی خۆی دەرەبڕێ. ئێمە چەند گرینگە تەحەدای ئەوە بکەین تەحەدای شەڕنا. ینی بەوە ناکە بڵین بە ئەنسۆریەت بە ناسیۆنالیستی بەڵام هەمیشە و پەرچەما و ئاڵایە و ڕەمزی کورد بوون لە هەموو شوێنە وەکوتت سەرۆک مامچەلا لە دەستور چەسپاندوێتی ئێستا ئەگەر پارچەیەکی دا ئەندرێ ئەکەین بە فۆکەسێکی گەورەی مێدیایی ئەخرێتە سەرڵێن لە فڵان وڵاتە ئاڵای کوردستان دادرا لە فڵان وڵاتە ئاڵای کوردستان لە خۆتەوە دڵت پێی خۆشە بێ لە یاریگایەک مەسەلەن گەنجێگەچێ لە یاری مەسەلەن بەرشەلۆنە و شکر ڕیال مەدریدە مەسەلەن ئاڵای کوردستان دڵت پێ خۆشە بێ. ئەمە چەند گرینگە بەردەوام نەک لە یەک ڕۆژی هەبێ بەردەوام لە هەموو ڕۆژێکدا لە هەموو بۆنەیەکدا یادی هەبێت. تەواوە من دەستخۆشی لێکم بۆ تای ئەو باسی کە کردت ئەو شعرە جوانەشی کە خوێنتەوە ئەوی مامۆستا مستەفای سەیدمینێ مامۆستای لە زانکۆی ڕاپەڕی بەڕاستی جوان بوو. ئاڵا پیرۆزی خۆی هەیە وتمان لەبەرەوەی پیرۆزی هەیە هەندێک شت هەیە خراپیەکە. ئێمە ئەبێ ڕێگریەکان بکەین. ئێمە لە بواری پرۆتۆکۆلی ئاڵا بەشێکی سەرەکیە لە هەموو مەحافلەکانە مەحافلی لۆکالیە نێودەوڵەتیە زانستیە ئەمە بۆیە ئێمە پێویستمان بەوەیە بین بە گوێی گەنجەکانمان یاخود ئەو خەڵکانی کە لە شوێنەکانە کار ئەەکەن ئەم ئیشانە ئەەکەن پاراستنی ئاڵا لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کوالیتی لە ڕووی قوماش لە ڕووی قیاسات لە ڕووی بەکارهێنانی مەسەن تۆ بۆ ئەم کوپە بەکارهێنی بۆ کێک بەکاری ئەهێنن بۆ جلو برک بەکاری ئەهێنن محەڕەماتی خۆی هەیە ئاڵا پیرۆزە. ئێستا شتێک دروست بۆ پێڵێن باڵۆن پرێس ئاڵایەکی گەورەی قەڵە و دائنێن بۆ ئەوەی دەرەکەوێت لە پشتیانەوە لە میدیاکانە دەرەکەوێت بۆیە ئەڵێن قماشەکە جوان وازەح نییە لەبەرەوە پەنایان بردوتە ئەم باڵۆن پرێسە کە لە ئەساسە ئاڵا شتێک نییە بە ناوی باڵۆن پرێس. ئاڵا پارچەیەک قماشی ساریە کە بە هەردوو ڕووەکەیە ئاڵایە بەڵێ نابێت لە ڕوویەکی ئاڵا بێ ڕوویەکەی تری سادە بێ شتیوانیە لە ئاڵایە. بۆیە زۆر جار لە بۆنەکانە ئەیبینین زۆر دڵیان خۆشە کێکێک یاخود شیرینیەک شتێکیان کردو بە ئاڵا دروستیان کردووە ئاڵا تەخلیفیان کردووە دوای چیەکی تۆ کێک نابڕی نایخۆ شیرینەکە ئەمە ئاڵاکی خۆتت ئەگەمە لەو پرۆتۆکۆڵاتە بێ ئەبێ زۆر بەوردی بە تایبەتی لە دامەزراوە و مؤسسەکانە. مەسەلەن زۆر دامەزراوە کۆمپانیا هەیە کە یان ئێمە ئیش ئەەکەین مؤتەمەرا دەکەین یان ئەڵێت خوا ئەو ئاڵایی ئێمەش لە تەنیشت ئاڵاکەی خۆتان لەسەر ستەیجدا بنێ ئەبێ ئێمە تێی بگەینین ئەمەی تۆ ئاڵان نییە هی کۆمپانیاکە ئەمە لۆگۆیە لە شکلی ئاڵایە تۆدات ناوە ئاڵا نییە. بۆیە لە هەموو مؤسسات و دامەزراوەکانە گرنگە نەک لە ڕۆژی ئاڵایە بەلایانی کەم 6 مانگ جارێ ئاڵای سەر دامەزراوەکانیان بگۆڕن. ئەمە زۆر هەیە زۆر جارەوتر خراپە بێ ڕەشە ئەگەری زۆرەوە زۆر ئەمڕۆ شارەوانی سلێمانی ئیشێکی زۆر جوانی کرد بە درێژی 1300 متر ئاڵایان لە ناوڕاستی جادەی سالم هەڵواسی بەڵام وابزانم لە چەند ساعاتێکی کەمە هەمووی لول بوو بچڕا دڕا سوشیال میدیایان تەنیوە کە ئاڵاکان نەپاراست و ئاڵامان لە عەرزایە ئەوەیە ئەبێ من تێبگەم طبیعەتی شارەکەی من چۆنە جەوەکەی من چۆنە
ئەمە تا چەند تحمل ئەکا قماشەکەم چۆنە کوالیتی قماشەکە هەموو مواصفاتێکی خۆی هەیە حتا خەیاتی و درومانەکەی ئەبێ بە شێوەیەک بێ دیار نەبێ ڕەنگی سەوزەکە سەوزی بەکارێنێ سپێکە سپی بۆ بەکارێنی سوورەکە زەردەکە عینشت بۆیە پاراستنی ئەمە شکۆی نەتەوەیەکە شکۆی نەتەوەیەکە بۆ هەمومان خەفە دەخۆین پێمان ناخۆشەکە لە شوێنێک یەکێک ئاڵایەکمان بدڕێنە ئەو هەستە ئەحساسە نەتەوەیەک لە ناومانە هەیە ئەمڕۆ جوانترین ویستم باسی ئەوە بکەم جوانترین نمایشەکان لە سلێمانیا بینیم ئەوەی ناو بازار بوو کۆمەڵگەی ئاسیای پەروەردەیی کردبووی بە قیاسێکی جوان هەموو خوێنکارەکان ئاڵەکان هەڵگرتۆ بە ناو بازارە و بەبەر هەر دوکان و شوێن و خەڵکێک کاڕۆیشتون بە عەرەبانەیەکی پێەیە دوکانێکی هەیە مێزێکی هێشتا فرۆشیە یەک ئاڵایان ناوە ئەو خەڵکە زۆری پێخۆش دەموچاوی کەسەکان ئەخوێنیتەوە یەکێک بوو لە نمایشە جوانەکان کە لە زیهنی منایە ئەمڕۆ لە کۆی هەموو ئەو نمایشانی بۆ ئاڵاکرایەکێک بوو لە نمایشە جوانەکان بۆیە بەلای منەوە گرنگە ڕێز لە ئاڵا بگیرێن نەک بە هەر بەلای منەوە بەلای تۆ بەلای هەمومانەوە بەلای هەموو کورد و نەتەوەی کوردەوە گرنگە مەسەرەن ئەوانەی ئەوروپا زۆر ئیحساسێکی جوان و خۆشیان هەیە بە ئاڵا سیرەکەی لە سۆشیال میدیای خۆیان هەموویان کردوانە بە ئاڵای کوردستان سرودەکانی بەسەر ئاڵای کوردستانایە ئەمە ئەو گرنگی ئاڵای کوردستان بە تایبەتی ئێمە بۆ نەتەوەیەک کە هێشتا ژێردەستین بۆ نەتەوەیەک کە نەمانتوانی وە چوارپارچەی کوردستان یەک بخین لێک حاڵەتەیەکمان خستووە بە ئاڵاکەمان یەکمان خستووە ئەگەر لە ڕووی جیۆگرافیەوە باشە لە ڕووی سنوورە جوگرافیەکانەوە هێشتا نەمانتوانیوە ببینە پارچەیە کە هەمومان لە ژێرسایەی ئەو ئاڵایە دەوڵەت بین بەڵام ئاڵاکە نەتەوەکەی یەک خستووە بۆیە ئەبینی مەسەن لە وڵاتانی ئەوروپا زۆر جار هەر هەموو کوردەکان بە یەک نوع ئاڵاوە بەشدارن لە ئەو حاڵەتانە یاخود ئەو بابەتە نەتەوەیانی کە پشتی پێبستن بۆیە ئاڵاکە بۆ ئێمە زۆر گرنگە ئەبێ لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی پشت بۆ ببستین کوالیتیەکان چۆنە شتەکان چۆنە لە بۆنەکانە چەند ئاڵادا ئەنرێ بە تەنیشتیەکەوە هەمووی غەڵەتە تۆ لە چوارچێوەی وڵاتێکی فیدراڵی ناوی عێراقە هەرێمی کوردستانە مادەم ئێمە لە چوارچێوەی وڵاتێکی فیدراڵی عێراقیان پێویستمان بەوەیە ئاڵای عێراق دانەی ئاڵای کوردستان دانەی چونکە هەردووکیان لە دەستوری عێراقی زۆر پێم خۆش بۆ ڕووکردنەوەرە دکتۆر شێرزاد ئێمە میلەتێکین مەسەلەن هەموو جارێ باسیەوەکەین کە سیستەممان لێکراوە و بە تایبەتی لە چوارچێوەی عێراقدا زۆر جارەڵین لە فلان شوێنە ئاڵاکەیان لابردین لە فلان شوێنە ئاڵاکەیان دانین لە فلان شوێنە ئاڵاکەیان وە بەڵێ ئەوانە ڕاستە بێتی بەرگری لێ بکەین و فۆکەسی بخەینە سەر و پانتایی پێ بدەین بەڵام هەندێک جار بۆ مەرامی سیاسی بە تایبەتی مەسەل ئەمڕۆ لە کەرکووک ڕەنگە هەندێک جار لە پەنا هەستە نیشتیمانی و نەتەوەیەکەوە ئیستفزازی یان حاڵەتی ئیستفزازی بۆ خەڵکی دیکە دروست بکەین ئەکرێ ئێمە لەو ئاڵای خۆمان بخێنە ئەو ململانێ و ئەو مەعمانەوە بەڵێ ئوستاد هەر بۆ زیادکردن بۆ قسەکانی دکتۆرە چرۆ مەسلەی پرۆتۆکۆڵی یەکێکە لەو گرنگیانی کە لە هەموو وڵات و دامەزراوەیەکی یاسایی هەبێ گرنگی پێ بدرێ بۆ ئاڵای کوردستان لە مادەی چواردەی ساڵی 1990 هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان بڕیار دراوە بەم شێوەیە لای خوارەوە ئەبێ ئاڵاکەمان پانیەکەی یەک لە سەر سێی درێژیەکەی با بە نمونە پێت بڵێم ئەگەر ئاڵایەکتان دروست کرد پانیەکەی 10 سانتیمەتر بوو ئەبێ درێژەکەی 30 سانتیمەتر بێ یعنی ئەمە بە یاسا ڕێکخراوە یعنی وەک دکتۆرە فەرمووی بە یاسا ئەمە ڕێکخراوە ئەبێ سوورەکە لای سەرەوە بێ ئەبێ سەوز بکەوێتە خوارەوە ئەبێ خۆرەکە بکەوێتە چەقی سپێکەوە و ئەبێ تیشکەکان ژمارەیان 21 بێت ئەبێ سوور و سەوزەکە تا ناوەندی ببڕێت ئەگەر ئاڵاکە لەسەر ئاستی پانی دانرا ئەی ئەگەر ئاڵاکە لەسەر باری ستونی دانرا ئەبێ سوورەکە بکەوێتە لای چەپەوە ئەگەر ئاڵا جەنابەت لەسەر مێزەکەی خۆت وەکو وەزیرێ وەکو بەڕێوەبەرێکی گشتی وەکو هەر دامەزراوەیەکی یاسایی ئەبێ ئاڵا بەلای چەپا بشەچێتەوە بۆ لەبەرەوەی سوور دایم بکەوێتە پێشەوە ئەم حاڵەتە لە پرۆتۆکۆلیە حاڵەتێکی زۆر تێبینی کراوە لە هەرێمی کوردستاندا کە بەداخەوە دامەزراوە یاسایەکانی ئێمە کەمتر گوێ پێدەن و هەموو ڕەنگەکان لە ئاڵای ئێمەیە واتای خۆی هەیە وەکو دکتۆرە وتی
لە سەر دامەزراوەکانمان ئەبێ هەموو کاتێک تازە بکرێتەوە بۆ لەبەر باران لەبەر ئەو حاڵەتە سروشتیانەی خۆر یان هەر حاڵەتێکی تر ڕەنگەکان کاڵە بێتەوە بۆ نمونە سوورەکە بەلای جگەری ئاڕوە سەوزەکە کاڵە بێتەوە ئەم حاڵەتی ڕەنگانە زۆر گرنگی پێ بدرێ بۆ مەبەستی ئەوەی کە جەنابەت بەش بەڵێ ئەوەی کە مەسەلەن ئێمە زۆر جار مەسەلەن وانەکەین کە ئاڵاکەمان ببێتە هۆکارێک کە خەڵکانی دیکە دوژبنایەتیمان بکەن یان خەڵکێکی پێ بوروژێنین یان بتوە ببینتەوە هۆکاریەوەی کە گەنجێک بەبێ هیچ مەبەستێک و ئامانجێک تەنها بۆ دروستکردنی شێوێک گەنجێک تێدا ببێتە قوربانی. من بە وشەیەک جواب دەدەمەوە لە بیرەوەریەکانی موسا عنتەر ئەڵێت ئەگەر بە بەرامبەرەکەی ئەڵێ بە تورکەکان ئەڵێ ئەگەر زمانەکەم مایەی شپرزەبوون و ئیزعاجکردنی تۆ بێت کەواتە جەنابەت دەوڵەتەکەت لەسەر خاچی من بنیادناوە هەر کەسێک بۆ لە شاری بەغا باڵای کوردستان بەرامبەرەکەت ئیزعاج نابێ بۆ لە قاهرە ئیزعاج نابێ بۆ لە کەرکووک ئیزعاجە بێ ئەمە پرسیارێکی سیاسیە ئەبێت جوانتر وردیکەینەوە هەر کاتێک ئێمە بە ئاڵاکەمان بە زمانەکەمان بەرامبەرەکەمان شپرزە بوو وەڕێی لێگرتین لە ناو ئەستەمبوڵ لە ناو هەر شارێکی ترا کەواتە بەرامبەرەکەمان لەسەر خاک و دەوڵەتی ئێمە لەسەر نیشتیمانی ئێمە دەوڵەتەکەی خۆی بنیادناوە. جا من لێرەیە حەزەکەم بیرەوەریەک کە لە ساڵی 1943 سەرۆکی تورکیا عیسمەت ئینینۆ لە کاتی شەڕی جیهانی دووەمە دوو سەرۆکی دەوڵەت یەکیان سەرۆکی دەوڵەتی ئەمریکایە ڕۆزفێلد لەگەڵ چەرچڵە لە قاهرە کۆبنەوە بۆی تورکیا بەشداری جەنگی جیهانی دووەم بکات. کاتێک کە سەرۆکی تورکیا عیسمەت داوایان لێکات ئەڵێ ئێوە وەرن تورکیا پرچەک بکەن بۆی من بەشداریتان لەگەڵا بکەن. ئینگلیزەکان و چەرچڵ متمانەیان بە تورکەکان نابێت پێیان ئەڵێن ئێمە ئەگەر پرچەکت بکەین تۆ وەرە جارێک قەولی ئەوە بدە یان بڕیاری ئەوە بدە بەشداربی دواتر ئێمە چەکت بۆ نێرین. زۆر عیسمەت ئینینۆ حەز ناکات چکە لە ژێرەوە لەگەڵ ئەڵمانەکان ڕێکە بۆیە چەرچڵ بە قسەیەک تورکەکان تووڕاکات سەرۆکی دەوڵەتی ئەو کاتە تووڕاکات. ئەمیشە لە بیرەوەریەکانی موسا عنتەر هاتووە پێی ئەڵێ ئەزانی زمانێک هەیە لەوێ زمانی کوردی و نەتەوەیەکەیە لەو کاتەیە وەزیری دەرەوە هی تورک وڵامە داتەوە لە شتی وا لە تورکیایە نییە بە ناوی کورد بە ناوی کوردستان بە ناوی زمانی کوردی. چەرچڵ زۆر زیرەکە پێشتر ڕۆژهەڵاتناس و خەڵکی زیرەکی لەگەڵ خۆیان بردووە شعرێکی مەلای جەزیری بۆ هێنێتەوە دێڕێ لە شعری مەلای جەزیری ئەڵێ ئەم شعرێ بۆ خوێنێتەوە لێ لی تێگەیشتی ئەڵێ نەخێر ئەڵێ بیکەن بە فەڕەنسی ئەیکەن بە فەڕەنسیە لەوێ ئەیکەن بە ئینگلیزی ئەیکەن بە فارسی ئەیکەن بە تورکی سەیرەکەن لە هەموو زمانەکانە ئەم زمانە هیچ وشەیەکی دووبارەی بەکار نێنە زمانە کوردیەکە تەنها لە زمانی تورکیە درو یعنی چۆن بڵێ لەو وە زیاد ئەبێت جیاوازەکەی بە عیسمەت ئینینۆ ئەڵێ ئێوە خاوەن زمانێک نین بەشێکتان زمانی عەرەبیە تورک بەشێکتان زمانی فارسیە بەشێکتان لە زمانی لاتینیەوە وەرگرتووە. ئەم حاڵەتەی چەرچڵ بە شعرێکی مەلای جەزیری تورکەکان شەرمەزارەکات. ئێمە کاتێک کە لە ڕوبەڕووبوونەوە ئەبین لەگەڵ بەرامبەرەکەمان مانای ئەوەی ئەو شوێنێکی قەدەغەکراوی ئێمەیە بۆیە ئێمە بە ڕێگەی یاساییەکان لە ڕێگەی پەرلەمانی عێراق لە ڕێگەی نێوەندە نێودەوڵەتەکان پێویستە ئاڵای کوردستان لە ڕێگەی سۆشیال میدیا لە ڕێگەی گۆگڵ من چەند پێم خۆشە لە چەند ساڵی پێشووە زمانی کوردی ئەبێ بە یەکێ لە زمانە زیندۆکانی نێو گۆگڵ چەند خۆشە تۆ لە گۆگڵ ترانسلیت بتوانی هەر زمانێکی دنیات بوێ تەرجەمەی کەی بۆ کوردی. ئەمانە دەستکەوتی گەورە و دەستکەوتی هەنووکەی و دەستکەوتی مەدەنی ئێستای ئێمەیە. ئەمەیە عەقڵی زانکۆ و عەقڵی زانست بخەینە نێو عەقڵی گەنجەکانمانەوە. ئاڵا ئەبێ وردی کەینەوە وردکردنەوەی چۆن وردکردنەوە بۆ نێو عەقڵی گەنج بۆ نێو مەعریفە بۆ نێو لێبوردەیی بۆ نێو پەرەپێدان بۆ نێو هاوکاریکردنی لافاوەکەی چەمچەماڵ سیرکە ئەمانە ئاڵا چۆنی مەسەلەن چۆنی ئاڵاکە وردکەینەوە لە ناو مەسەلەی لافاوەکەی چەمچەماڵ وردیکەینەوە. بۆ نمونە چوار ڕنگمان هەیە لە ئاڵای کوردستانە تۆ بینیت لە هەر چوار پارچەی کوردستانەوە هاو خەم و هاو سۆسە بوو بۆ کوردستان
تۆ بینیتت لە هەموو تۆ بینیتت لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستانەوە کۆمەک و هاوکاری بەرەو چەمچەماڵە هات تۆ بینیتت بەبێ بیر و باوەڕی جیاواز هەمومان لەژێر یەک سەقفی چەمچەماڵا کۆبووینەوە کەواتە چەمچەماڵ وەکو ڕەمزی ئاڵاش وەکو چەمچەماڵ وەکو هەڵەبجا وەکو هەولێر وەکو دهۆک وەکو هەر شارێکی تری کوردستان ئەبێ ئاڵا ئاوا خۆشەویست بێ لامان ئەبێ شارەکانیشمان لا خۆشەویست بێت یەک حاڵەتێک هەیە ئوستاد لە ڕێی کورساتی ئازیزەوە ئەمێ بەیانیکەم کاتی خۆی حیزبی بەعس یەک حاڵەتیە کرد یەک حاڵەتی ئیشێ کرد ئەیویست دووبەرەچیەک لە نێوان سلێمانی و هەولێر کەرکووک دروست بکات سوحبەتی لەسەریان دروستە کرد نوکتەی لەسەریان دروستە کرد بۆ نمونە کابرایەکی سلێمانی من شخصێکم بچمە دۆک گاڵتەیەک یان هەولێر گاڵتەیەک بەڵام چەمچەماڵ کە لەم لافاوەیە کە لافاوێکی خودایی بوو و زۆر جوان وەکو ئاڵای کوردستان ورد بۆەوە لە نێو شارەکانە من بینیتم لە سەربیلی زەهاو کە وڵاتی ئێران یەکێکە لە وڵاتانەی لەژێر ئابووریەکی سەختایە خەڵک بە تمەنەکانی خەڵک بەو بێئیمکانیەتەی خۆی پارەی کۆ کردەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ چەمچەماڵ ئەزانی بۆ چکە چەمچەماڵ بووە ڕەمزی وەفا ئێمە لەو کاتەی بوومە لەرزێ لە سەربیلی زەها و ڕۆژهەڵاتی کوردستانیدا لە چەمچەماڵەوە بۆ خۆمان کاروانی هاوکاریمان بەرەو ئەوەیە برد خۆشەویستیمان بۆیان هەبوو بۆیە من لێرەوە خۆشەویستیم بۆ زاخۆ هەیە کە ئێستا جەماوەری زاخۆ یانەی زاخۆ ئەچێتە ئاستی نێودەوڵەتی ئەناسرێت ئەبێ سلێمانیەک ئەبێ هەڵەبجەیەک ئەبێ گەرمیانیەک دڵمان لەگەڵ یەکا بێ چەند پێم خۆش بوو هونەرمەندانی سلێمانی دەنگیان بە جەماوەربوونی زاخۆدا چەند دڵم پێخۆشە هاوکاریەک بە زمانی کوردی بە زاراوی بادینی لێی نووسراوە ڕوو لە چەمچەماڵەکە چەند پێم خۆشە مەلایەکی ئاینی مێزەرسپی جوان لە هەڵەبجەوە ئەمڕۆ هاتووە بۆ چەمچەماڵ ئەمانە ئەبێ وردکردنەوەی هەستی نیشتیمانیە کاکزانە وردکردنەوەی هەستی نیشتیمانی ئەرچێکە لەسەر زانکۆ و ئەرچێکە لەسەر حکوومەت ئێمە ئەبێ دامەزراوەی بە نیشتیمانی بکەین ئەم هەستا لە نێو منداڵان و گەنجان و زانکۆیە ئەبینین بەداخەوە من لێرەوە گلەی ئەەکەم و داوا لە سەرکردایەتی سیاسیمانەکەم توخوا تۆزێ لە زانکۆ و لە کۆمەلگای کوردی ئەو عەقڵە بچووکە ڕاگەیاندنە خراپە دوورەوە خەن کە دامان ئەبڕێت چونکە ئەگەر جەستەکان هەموو یەک بن وەک شعر عەرەبیەکە ئەڵێ ئەسابیع و کەف و یەد فی عدەتی خەمسون ئەڵێ پەنجەکانی دەست لە ژمارەیە پێنجن ولكن في مقبض السيف واحد كشمشير تانقر عليه بقنيك سيركا إما كامل حسن بصير عليه كردم أما وي بلين كرد بوا بو كردايتي مومو برد بوا أجينا هرسن بيم بلين زانا بيو شي كردي بوچو بيمانا واتا چي واتا لو بري زانس خوازيا بيت إما أبي أو هستا نتوايتيا دور لناسيوناليزم چونك بو كاك زانا تو أبيني أمريكيا كان لا ئاستی عالمیە بۆ هەموو شوێنێک ئاڵای ئەمریکا بن تۆ ئەزانی کاسنە سەر مانک ئەو گەشتیوانەی کە ئاگاتە ئەوێ ئاڵای وڵاتەکەی ئەچەقێنێت تۆ ئەزانی ئەمە هەستێکی نیشتیمان پەروەری وڵاتەکەیەتی ئەمە پێشبرچەیەکی زانستی جوانە دکتۆر ئەمە تەعەسوبیەتێکی خراپ نییە لە بینی نەتەوەکانە بەڵکو ئێمە ئەبێ بە ئاڵاکەمانەوە خۆشەویستی پێشکەشکەین ئەبێ لەگەڵ لە کەرکووک لەگەڵ تورکمان لەگەڵ مەسیحی لەگەڵ عەرەبی ڕەسەنی ئەو شارەیە خۆشەویستی ببەخشێنینەوە تێیان بگەێنین ئەم ئاڵایە بۆ کوشتن و قات و قڕی ئەوان نهاتووە ئەم ئاڵایە سپێکەی ئاشتی و لێبوردەییە سپێکەی پێکەوە ژیانە ئەم ئاڵایە سوورەکەی مێژووی خوێناوی ئێمەیە کە ئەنفال کراوین کە بەردەوام کیمیاباران کراوین سەوزەکەی واتە ژیانەوە ئێمە کورد پەیامی ژیانە و ئاشتیمان پێیە زەردەکەی واتە هیوا و ئومێد و زانست و معریفە واتا ئێمە ئەبێ ئەمە بگەێنین بە بەرامبەرەکەمان بەڵێ دکتۆر دەستت خۆش بێ سوپاس دەکەم دکتۆرە دکتۆر باسی کرد وتی مەسەلەن بۆ ئینتیما بۆ وردبوونەوە لێی مەسەلەن چەند جوان وەسفی کرد ئێستا ئاڵا چەمچەماڵە چەمچەماڵ ئاڵایە چەند گرنگە ئێمە ئەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە بەرنامە تەلەڤیزۆنیەکان لە هەموو ئەوانەوە تەنانەت ئێستا کوردۆلۆجی شێ لە ناوەندەکان زانکۆ پەیمانەکان هەر مەرجی ئەساسیە بۆ هەموو کۆلێجەکان بە کۆلێجە زانستیەکان چەند گرنگە ئەمە کە مناڵێک فامەکاتەوە تێگەیشتنی بۆ دروستە بێ ئێمە ئاڵای پێ ئاشنا بکەین مەسەلەن ڕەنگە بڕۆم مناڵێک کە پار ئەو تێگەیشتنی نەبوو بێ ئەمسا بڵێ
ئەرێ ئەو خەڵکە بۆچی هەمووی باسی ئەو پارچە پەڕۆیە ئەکا تی بگەێنی چەند خۆشەویستی لەگەڵات ئەوەی جۆنابی کاک دکتۆر وتی لە سەر مەسلەی ئاڵا کە پێویستە وردیکەینەوە بۆ ناو گەنجەکان بۆ ناو هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی هەموو پێکهاتەکان. من لە یەکێک لە مەکتەبەکان نمایشێکم بینی خەڵکی ئەوروپی و ئەفریقی و ئەوانە هەڵ ئەپەڕین لە هینی ڕۆژی ئاڵایە. ئەوە زۆر سرنجێک بۆ من وەکو کوردەکانی خۆمان جوان هەڵپەرکەیە کرد و ئاڵاکەی بەدەستەوە بوو. ئەوە شتێکی زۆر جوانە بەنەتەوەی کەش ئاڵاکەی خۆمان ئەناسێنین. ئەوەی کە مناڵێک یاخود گەورەیەک ئێمە ئەبێ ئاشنایانکەنەوەی کە جەنابی دکتۆر وتی ئاشنایانکەین بە ڕەنگەکان ئەم ڕەنگایانە لە چ مانایەکەوە هاتووە. جگەلەوە ئاڵا کە کاک دکتۆر هەندشتی باس کرد لە ڕووی پرۆتۆکۆلیەوە ئەوەی کە باسمان کرد لە مەحافلەکانە چۆندانرێ لە مؤتەمەرەکانە چۆندانرێ لە پشت شاندە نێو دەوڵەتەکان و سەرکردە و سەرۆکی وڵاتان چۆندا ئەندێ ئاڵا کۆدی هەیە هەموو ڕەنگێک کۆدێکی خۆی هەیە ئەبێ بەو کۆدی ڕەنگە ئێمە ئاڵا دروست بکەین. ناکرێ من دیزایانی ئاڵایە گەنێرم بۆ مەطبعەیەک ئەڵێم ئەم ئاڵایەم بۆ تەبع بکە لەسەر قوماژێکە لەسەر وەرەقە ئەیکا لەسەر هەشتێک ئەیکا کە داوای تەبعی لەکەم ئەڵێم بم کۆدە بۆ مەکەی. بەڵام سیر ئەەکەی ئەو مەطبعەیە و چاپخانەیە ئەو ڕەنگە کۆدەی بەکار نەهێناوە سیر ئەەکەی ڕەنگەکە نوعێکی ترە. ئەوەی کە باسی کرد کاک دکتۆر ئێمە نابێ ئاڵەکانمان وێران و خراپ و دراو بێ ڕەنگەکانی نابێت تێک بچێت چونکە ئێمە ئەڵین ئاڵا پیرۆزە کەواتە پیرۆزەکەیمان لێرەیە لە دەستیە بۆیە گرنگە لە ڕووی حتا لە ڕووی دیبلۆماسیشەوە گۆڕانکاری لە ئاڵاکانە لە کۆدی ڕەنگەکانە مەسەلەن بۆ نمونە خارجیەکان وەزارەتەکانی دەرەوە مەفروزە لەسەریان کە 6 مانگ جارێک نۆتەی سرودی نیشتیمانی ڕەنگی ئاڵا شێوەی ئاڵا ناونیشانی ئەدرێسی موئەسەساتەکانی کە ئیشیان لەگەڵەکان لە ناو حکوومەت و وەزارەتەکان و ئەمانە هەمووی بە قایمە ئەبێ بچێ بۆ ئەم قونسولیات و سەفارەتانە بۆ ئەوەی ئەگەر گۆڕانکاریەک هەبێ ئاشنایەتیان پێ هەبێ بەشێکی سەرەکی لەوە ئاڵایە چونکە ئاڵا بتەوێنێتەوێ هەر فترە زۆر شوێن هەیە گۆڕانکاری ئەکا مەسەلەن لە عێراقە لە عێراق گۆڕانکاری بەسەر ئاڵای عێراقە چەند جارێک هاتووە. آخر جار کە نەیانتوانی وشەی لە زەمەنی ڕژێمی سەدامە ئەستێرەکانیان لا بردوو ئەوەی لا ئیلاهە ئیلا اللهیان دانا بە خەتی سەدامی نەبوو خەتی سەدامی. دوایی پەرلەمانی عێراق چی کرد چونکە وشەی لا ئیلاهە ئیلا الله عێراقیش وڵاتێکە ئەکسەریەی موسڵمانە نەیانتوانی وشەکە لابەرن هاتن خەتەکەیان گۆڕی خەتەکان لە سەدامیەوە کرد بە خەتی کوفی ئێمە دایمە مەسەن لەم گۆڕانکاریانە کاتە چەند گرنگە وەسەل ئەو وردەکاریانە لەگەڵ مناڵێکە گەورە بێ هەمووی زۆر گرنگە کە لە مناڵێکی بچووکەوە لە باخچەکانەوە کە لە باخچەکانی بینی زۆر دڵخۆشم ئەو هەموو ئاڵا بچووکە بەدەستی مناڵەوە ئەیشەکێنێتەوە بەڵام زۆر جار ئاڵەکانە بینین دوو دیون نییە دیوێکی قماشە دیوێکی ئاڵایە بۆیە ئەبێ پارێزگاری لە هەیبەتی ئاڵا بکەین هەیبەتی نەتەوەیە هەیبەتی دەوڵەتە. ئێستا شتێکی تر هەیە مەسەلەن کابرا لە شقامێکی بەریتانیا یان لە ئەوروپایە مۆبایلەکەی خۆیان نیشانەدات بە خەڵکەڵێ ئەم ئاڵای کوێ ئەمە ئاڵای کوێ ئەمە ئاڵای ئێستا گەنجەکانمان لەوێ دەستخۆشیان لێ ئەەکەم مەسەلەن ئەوە شتێکی زۆر باشە کاکزانە یەک شتی کەشت بەبییر هێنام و باسی مۆبایلت کرد ماوەیەک پێش ئێستا حملەیەکی زۆر گەورە هەبوو لەسەر ئیمۆجی دانانی ئاڵای کوردستان لە ناو ئیمۆجیەکانی تاجیکستان ئەوەی تاجکستانیان دانا باشە هەر هەوڵیانەیە زۆرترین خەڵک ئەمە بەکار بهێنێ بۆ یعنی ئێمە ئاڵا ئەوەندە گرنگە بەلامانەوە گرنگە بەلای گەنجێکەوە لە ئیمۆجیەکە هەبێ بەکاری بهێنێ یعنی بەسیترین شتە بەسیترین مافە کەواتە ئێمە پارێزگاریکردن لە ئاڵا ئەرکی سەرشانی هەر هەمومانە سەرۆکی هەر دامەزراوێک لە ئێستا و من ڕوویان لێ ئەنێم هەر فترە ئاڵای سەردامەزراوەکانیان تکایان لێکەم ئاڵای سەردامەزراوەکان بگۆڕن بە زانکۆکەی خۆشمەوە کە زۆر جار بوو جەڕێگرە لە
گۆڕینی ئاڵاکان کە ئێمە ئەمڕۆ خۆمان یەکێک لە کێشەکان نەبوونی بوجە بوو چونکە زانکۆی سلێمانی لە چەند کەمپەسێکە چەندین کۆلێجە هەمووی ئاڵای کوردستانی لەسرە بۆیە پێویست بە بوجەیەکی تایبەتە بۆ ئەوە دابنرێ و بەو کوالیتیانە و بەو مەرجانەی کە ئاڵا هەبێ ئێستا ئاڵا بە نوعێکی تریش دروستەکەن قماشێکی مشەبەکیە على ئەساس ئەمە باران زۆر تەسیری لێ ناکا ڕەشەبات زۆر تەسیری لێ ناکە کە ئەمەش بەڕاستی بە هیچ شێوەیەک ڕاست نییە کە ئەم جۆرە هەستەی لە سوۆشیال میدیا لە کوتان و کوڕانی ڕۆژهڵاتی ئەیبینی ڕۆژهڵاتی کوردستان ئەیبینی زۆر جێی دڵخۆشیە بە شێوەیەکی بەرفراوان ڕێز لە ئاڵا ئەگرن چەند جوان هەموو گەنجەکان ئەزانی کاکزانە بەدەر لەوەی ئەمە ڕۆژهڵاتە ئەمە ڕۆژ ئاوای ئەمە باکوورە ئەمە باشوورە من ئەبینم هەموو گەنجەکان ئینتیمایەکی زۆر زۆر جوانیان بۆ کورد و بۆ نەتەوەی خۆیان هەیە بۆیە بەردەوام ئاڵا بەدەستەوە گرن بۆنەکان خواخوایانە ڕۆژی ئاڵا بە بەڵام هەر جارێ وەکو کاکوباد وتی هەموو ڕۆژێکم ڕۆژی ئاڵایە ئێمە نابێ یەک ڕۆژمان هەبێ ڕۆژی ئاڵا بۆ ئەو قسەی کاکوباد لە خۆیەوە نهاتۆ کاڵێ هەموو ڕۆژێکم ئاڵایە هەموو ڕۆژێک ئەو لە بەردەم ئاڵاکەی کوردستانەیە هەموو ڕۆژێک هەست بە بەرپرسیارەتێکی گەورە ئەکا بەرامبەر بە نەتەوەکەی خۆی بۆیە هەموو ڕۆژێک بۆ ئەو ڕۆژی ئاڵایە ئەم بەرپرسیارەتێکە لەسەر شانی هەر هەمومانە لەسەر شانی هەر چوار پارچەکەی کوردستانە بەڕاستی بۆ هەر هەمومان ڕێزگرتن بەشکۆکردن بە پیرۆزکردنی ئاڵا ئەرکی سەرشانی هەر هەمومانە لە مناڵێکی بچووکەوە تا گەورەیەک تا پیرەمێردێک تا خاوەن پێداویستێکی تایبەت کە ئەمڕۆ هەموو ئەو جۆرانەمان لەسەر شاشەکانی تەلەڤیزۆنەکان لە سۆشیال میدیاکان بینیمان ئەمە گرنگی خۆی هەیە و ئەو گروتینەی من ئەم ساڵ بینیم وەکو باسم کرد لە ساڵانی ڕابردوو بۆ شێوە ئەم ساڵ زۆر گەرم و گۆرتر بوو بە بەرنامەتر بوو هەستم کرد یعنی ئەنجا ڕۆحێکی کێبڕکێ دروست بوو لە نێوان خوێندنگەکان دامەزراوەکان ئیتر دامەزراوی حیزبیە حکومیە چوزانم کۆمپانیاکانە هەر یەکێک لە سۆشیال میدیا خۆیەوە بەرزی شتێک نەبوو بڵێن بە تافی سیر بکرێ بەکەشی سیر بکرێن زۆر جوان برز و پیرۆز ڕاگیرە بەڵام ئێمە لە ناوچەیەکین شاخاویە بەفرە بارانە ڕەشەبایە گەرمایە بۆیە بەردەوام پێویستمان بۆیە ئاڵاکانمان خۆی لە 6 مانگ جارێ تازەیکەرەوە ئێمە هەموو 3 مانگ جارێک ئاڵاکانمان تازە بکەین. دکتۆر شێرزاد چەند گرینگە ئێمە لە هەموو ڕۆژێک و دکتۆر چرۆوتی گرنگجی بە ئاڵا بدەین بۆ منەوەکان لە باخچەکان لە ناوەندەکانی خوێندن وەکو ڕەمزێکی یەخستنی نەتەوایەتی و نیشتیمانی ببورن. سوپاس دەکەم کاکزانە من هەر بۆ خۆشەویستی ئەم ڕۆژە بۆی بیرمان نەچێت من ئەم کۆپلە شیعرا هەر بۆ زانکۆ و هەرچەنە ڕەنگە لە ئاستی نووسینی شیعرا نەبێت بۆ کچە خۆشەویستەکەی خۆم نووسیمە کە زۆر حەزی بەم شیعراکە یەکێکە لە خوێندکارانی دکتۆرە چرۆ ئەڵێ گەڕیدەیەک لە کچێکی زانکۆی پرسی لە کوردستان لە شار و دێ لە شەقام و بازار و ماڵ پەرچەمێکی قوماش دەبینم ڕەنجی ڕەش و سپی لەسەر سەر و لە ناو قەد و لە مل خۆ دەعاڵێنن چیژە ژیرەکەی زانکۆوتی ئەو پەرچەمە نیشانەی ژیانە بۆ هەر کوردێک تاجی سوڵتانە بۆ ئارامی دواوێنەی تەرمی شەیدانە بۆ سەربەرزی لە جێی ئاڵا بۆ ئازادی هەوێنی بەرخودانە لەبیرت بێ ڕەمزی مانەوەی کوردانە ئێمەش پێی دەڵێن جامانە ئێمەش پێی دەڵێن جامانە لە ڕۆژی ئاڵای کوردستانە کچەکانی من ئەمڕۆ پێشتر لەگەڵ دایکیان هەر حەزم کرد چەند ڕۆژە خۆی ئاماداکە درێسی جامانە لەبەرکە لەسەر درێسی جامانەکە ئاڵای کوردستان ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی بەشدار بوونە باوەڕەکەی بەقەد یەک دنیا دڵخۆش بوومە کە مناڵێک لە زانکۆ وەستەی هەبێت داوا بکە لە خانەوادەکەی خۆی لە دایکی کە درێسەکەی بکاتە جامانە کە ڕەنجی ڕەش و سپیەواتە هەمومان بەیەکەوە هەردوو دیوی دراوەکە بۆ ئەو مەبەستەی کە ئێمە چەند گرنگە من ئەمەوێ گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆرە چرۆ و بەڕێستا و ئەم کەناڵە جوانەی کورسات سوود بەخش بێت لێرەوە پێشنیارێکمەیە بۆ وەزیری خوێندنی باڵا بەڕێز کاکتۆر ئارام قادر و ئەو ستافە جوانەی ئەنجومەنی زانکۆ و زانکۆی سلێمانی چۆن بەریتانیا چۆن ئینگلیزەکان بۆ زمان
مەرجێکیان هەیە ئایڵسیان هەیە بۆ نمونە PTE-یان هەیە ڤێرسانتیان هەیە ئێمە لە زانکۆ یەکێک لە پرۆفیسۆرە بەڕێزەکان کە بەڕەگەز عەرەب بوو هاتە بۆ زانکۆی سلێمانی کاتی خۆی بە زمانی ئینگلیزی ڕاوەی وانەکەی کردهبوو خوێندکارەکان بە زمانی کوردی ناتوانانی بە زمانە ئینگلیزیەکە تێبگەن بە کوردیش مامۆستاکە نەیتوانی بوو بیکاتە کوردی لەبەرەوەی خۆی بەڕەگەز عەرەبە و زمانی دایکی عەرەبیە یەکێک لە خوێندکارەکان بە زمانی ئینگلیزی لی پرسی بوو وتبووی جەنابی دکتۆر ناکرێت جەنابەت وا 3 ساڵە لە شاری سلێمانیایی بە زمانی کوردی قسە بکەیت ئەو پسپۆڕە یا ئەو پرۆفیسۆرە بەڕێزە یەک دێڕێکی وت ئەم دێڕە حەزەکەم بێتە بنەمای پرۆژە یاسایەک بۆ وەزارەتی خوێندنی باڵا پێمانی وت من پێم خۆش بوو ئەو کاتەی هەر بیانیەک دێتە ئەم وڵاتە بۆ 3 مانگ بۆ 6 مانگ بۆ ساڵێک بخرێتە خولێکی زمانی کوردیەوە بۆ ئەوەی ئەم پسپۆڕە کە ئەچێتە نێوەندەکە ئەم ئەچێتە کۆمپانیای کۆرەمۆر ئەچێتە ئاسیا سێڵ ئەچێتە هەر کۆمپانیایەک ئایا ئەم بیانیە ئەم پسپۆڕە بەڕێزە تورکە ئینگلیزە فەڕەنسیە ئیتالیا عەرەبە کە هاتە ئێرە لە ماوەی 3 مانگ بۆ 6 مانگ با ئێمەش بەرنمەیەکمانە بێ منم پێشنیارە لە ڕێگەی بەڕێست و کەناڵە جوانەکەی کورسات و خوشی ئازیزم دکتۆرە چرۆوە پێشکەشەکەم بۆ وەزارەتی خوێندنی باڵا بیر لەم پرۆژەیە بکەنەوە ئێمە شتێکمان هەبێت بۆ ئەوەی بەم زمانە بەم فیلتەرەیە بڕوات ئەنجا کاری بدەینێ کە کار یەکێکە لەو گرنگە بۆ منە دکتۆرێکی بەڕێز کە نەخۆشەکەی بینێت ئەگەر توانیتی کۆمیونیکیشن سکێڵەیە ئەگەر توانیتی تعامل چۆن لەگەڵ نەخۆشەکەی بکە و توانیتی زمانەکەشی بزانێ جوانتر کاک زانە لە نەخۆشەکە تێدا من لێرەوە ئەوەی چێکە لە پێشنیارەکان بۆ خوێندنی باڵا سپاس دەکەم زۆر زۆر سپاس دەکەم دکتۆر چرۆ دوای سەرنجت هەیە دوای سەرنجی من بۆ ڕۆژی ئاڵا ئەو گەرم و گوڕێ ئەمڕۆ ئێمە بینیمان ئەو منافەسانەی کە هەبوو بەڕاستی ئەبێ زیاتر بێ بۆ کاتەکانی داهاتوو من ناڵم تەنها لە ڕۆژی ئاڵایە بگرێ ئێمە پێویستمان بەوەی هەموو بنەماکانی هەموو پێویستیەکانی ئاڵا هەموو ئەو شتانەی کە پێویستە لە ئاڵایە هەبێ هەمومان پابند بین پێوەی ئیتر دوورکەوینەوە لە کۆمەڵێک شت کە ئاڵا ئەکەین بە هەموو شتێک نا ئاڵا پیرۆزی خۆی هەیە لە شوێنی خۆی ئەبێ بە پیرۆز ڕابیگیرە هەوڵ بدەین جارێکی تر ئاڵای کوردستان لە مەحافلە نێودەوڵەتیەکان زیاتر بچەسپێنین ئەمە ئەرکی پەرلەمانتارانمانە لە پەرلەمانی عێراق ئەرکی پەرلەمانتارانمانە لە پەرلەمانی کوردستان کە زیاتر هەنگاو بنین بەوەی کە ئاڵای کوردستان وەکو ئەوەی کە چۆن خوازیارین دەوڵەتێکی کوردیمان هەبێ هەر هەمومان چوار پارچەکە لە ژێرە و ئاڵایە کۆ ببینەوە. سپاس بۆ دکتۆر چرۆ شاب مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێسا سپاس بۆ بەڕێز دکتۆر شێزا حەسەن مامۆستای زانکۆوەروان لەسەر ڕۆژنامەنووس سپاس بۆ بەڕێزیشتان بە هیوای ئەوەین نەخشە و ئاڵا و هەموو پیرۆزێنەتەوایەتەکانمان بە وێ ڕابیر و بۆچوونە سیاسیەکانمان بەڵام بە پارێزراوی بهێڵینەوە ڕێزی لێ بگرین نەکە ڕۆژێک هەموو ڕۆژێ هەر شەکاوە بێ ئاڵای کوردستان ڕۆحی شەهیدان شاد بێ مەشپانە ڕەمەمان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خۆی گەورە بنخواتان لەبەر